ناوهێنانی کوردستان لە پارلەمانی تورکیا بۆ هۆی شەڕ و پێکدادانی نێوان پارلەمانتارانی بەدەپە و مەهەپە. بەهۆی بەکارهێنانی زاراوەی کوردستانی تورکیا لە دەقی راپۆرتی بەدەپە لەبارەی بودجەی ساڵی 2014ەوە شەڕ کەوتە نێوان ئەندامانی بەدەپە و مەهەپە لە پەرلەمانی تورکیا و سەرنجام زاراوەکە لابرا. بە پێی هەواڵێکی ئەژەنسی ئەنادۆڵ بەهۆی بەکارهێنانی زاراوەی کوردستانی تورکیا لە دەقی راپۆرتی بەدەپە لەبارەی بودجەی ساڵی 2014ەوە شەڕ کەوتۆتە نێوان ئەندامانی بەدەپە و مەهەپە. لەو چوارچێوەیەدا ماهیر ئۆناڵ جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتیدا دوو گەشەپێدان داوای کردووە مەسەلەی بەکارهێنانی ئەو زاراوەیە تاوتوێ بکرێت. بە ئەو زاراوەیەی بەدەپە بەکاری هێناوە نابێت بەکاربهێنرێتەوە چونکە پێچەوانەی دەستوری وڵاتە و تەنها پارلەمان دەسەڵاتی هەیە بڕیار لەو مەسەلەیە بدات. ئەوەشی خستۆتە ڕوو بەدەپە بە پێچەوانەی دەستور زاراوەی کوردستانی تورکیەی لە بەشی یەکەمی راپۆرتی بودجەی ئۆپۆزیسیۆنی ساڵی 2014 بەکارهێناوە. پەرلەمانتارەکەی داد و گەشەپێدانی ژووتویەتی بەدەپە دەیهەوێت سوود لە بەکارهێنانی دەستەواژەی کوردستانی عێراق وەربگرێت کە لە دەستوری عێراق داهاتووە و لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغانەوە سەرۆکوەزیرانی تورکیا و دەستەواژەیە بەکارهێنراوە. شەڕ و پێکدادانی نێو پارلەمانی تورکیا لە حاڵێکدایەکە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا باس لەوە دەکا کە پرۆسەی ئاشتی کورد و تورک لە ڕێگەدایە و ئەوەش لە بەرژەوەندی هەموو گەلانی تورکیادا دەبێت. بۆ باسکردنی زیاتر لەسەر ئەم پرسە ئێستا بەڕێز دکتۆر عەباسی وەلی مامۆستای زانکۆی بوغاسچی ئیستانبول لە تورکیا لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانە. کاگە باز ئەو کاتت باش. ئەم کاتت باش فەرموو. کاگە باستکە فەرمونون کە بەو پێی کە جەنابیشە داگاداری شەڕ و پێکدادان لە نێوان مەهەپە و بەدەپە ڕوویداوە لەسەر ناوهێنانی کوردستانی تورکیا. پێت وایە تا چەند بەگشتی جەنابەت گەشببینی بە پرۆسەی ئاشتی لە تورکیا ئەوەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان باسی دەکا و ئەوەی کە پەکەکە باسی دەکا جەنابەت تا چەند پێی گەشببینی بە پرۆسەی ئاشتی؟ دە هەلومەرجی ئێستادا پرۆسەی ئاشتی ڕاوەستاوە نە دەچێتە پێشێ نە پاشەکشەی لێ دەکرێت و ئەوەش چەند سەبەبی هەیە. یەکیان ئەوەیە کە حکوومەتی تورکیای بە سەبەبی ئەو تەظاهرات و ئێترازانەی کە لە هاوینێ نسبەت بە گۆڕانی پلانی پارکی گەزی لە تورکیایدا کرا تا حەدێکی ئێعتماد بە نەفسی خۆی لەدەست داوە و منتەزیرە کە بزانێت کە ئایا دەتوانێت کە ئەو زەمینانەی پشتیوانی کرێدەبینی چینی ناوەندیدا کە لە دەستی داوە ئایا دەتوانێت ئەوەی تا ئینتخاباتی ئایندە کە چەند مانگی کە دەبێ ئایا ئەوانە دەتوانێت دیسان بێنێتەوە دروست بکاتەوە ئەو پشتیوانی بەدەست بێنێتەوە یانە. دووەمیش ئەوەیە کە دیارە دەنەزەر سیاسەتی خارجیەوە دەوڵەتی تورکیای محاسباتێکی غەڵەتی کردبوو ڕاجع بە هەدەفەکانی ئستراتیژیکی لە سووریا بە شێوەیەکی گشتی و لە کوردستانی سووریای بە شێوەیەکی تایبەتی والعانەکە وەزعی نامەعلومی کوردستانی سووریا و ئەوەی کە ئایا لەوێ چۆن دەبێ و ئایا منتەقەیەکی خودمختار لەوێ بەوجود دێ یانە وەکو کوردستانی باشوور ئەوە تا حەدێکی زۆر سەبەبی نیگەرانی بۆ حکوومەتی تورکیای کە نەتوانێت قەدەمێکی بچێتە پێش و ئەلبەتە ئەو دێرەدا ناڵێک کە ئەمە قەدەمی هەڵناگرین بەڵکە ئەو ئیتهامی دەخاتە سەر حیزبی کرێکارانی کوردستانی تورکیا و دەڵێ ئەوان دەو کارانەی کە دەبوو بیکەنە و ئەو پێششەرتانەی مزاکرات و سولحی کە دەبوو بیکەن نەیان کردو. حقیقەتدا ئەوەیە کە ئەوە خودی بەشی زۆری ئەو
زانانی پسپۆرانی سیاسی تورکیش دەزانن کە حکوومەتێکە بۆ خۆی و پرۆسەیە ئان ڕاوگرتۆ و بەعلەتی مشکلاتی خۆی ناتوانێت چێت پێشێ. مەسئلەی دیکەش کە ڕەبتی هەیە بەعلانەکە بەو ڕووداوای 2 ڕۆژ پێشتر لە پارلۆمانەوەی کە حیزبی ئیداد و گەشەپێدان نسبەت بە مەسئلەی کوردی یەکگرتوونیە و چەندبەرەکی تێدایە. ناسیۆنالیستەکانی ئیترکی داخلی ئەو حیزبەی وەکو ئەو نوێنەری پارلۆمانەی کە مشکلاتی ئەوی ڕۆژە هێنا پێشێ ئەوان شەدیدەن مخالفی وەن کە ئەو ئیمتیازاتەی کە قەرارە بدێ بە کوردان پێیان بدرێ. لەلایەکی دیکەوە حیزبی حاکم یا حیزبی داد و گەشەپێدان دەگەڵ بزوتنەوەی فتحولا گولان تووشی کێشە بۆ ئەوانیش تا حدێکی داخلی خودی حیزبی گەشەپێدان و داد و گەشەپێدان نفوزیان هەیە و دەوێدا ئاژاوە دەکەن مشکلاتی بۆ تایب ئەردۆغانی دێن نەپێشێ. و ئەمما مەسەلەیەکی دیکەش کە دێرەدا هەیە ئەوەیە کە تایب ئەردۆغان ئەوەی کە بەکار بردووە ئەوانەی کە دەگەڵی مخالفن دە حیزبی داد و گەشەپێداندا دەڵێنە و نسبەت بە کوردستانی عێراق بۆ مەش کوردستانی عێراقمان بەو شێوەی ناسیوە و ونتامەوە سەبەبی وەی نابێت کەمە بڵێن کە ئەمەش لێرە منتەقەیەک بە نێوی کوردستانمان هەیە و ئەو حقوقێکی مشابه دەبێت بدرێتە بەو کەسانەی کە لەو منتەقەی دەژین. لێرەدا مەسلەیەکی ئیشارە پێ دەکەمەوەیە کە یەک سەبەبی دیکەش کە لێردا کە بەعلاوە بە مەسلەی کوردستانی سووریەی کە لێرەدا سەبەب بۆ کە حیزبی حاکم بتوانێت کە پرۆسەی ئاشتی لێرەوە دوا بخاو یعنی لێرەدا بێدەنگەی لێ بکە ئەو پەیوەندی استراتێژیکە کە حیزبی حاکم دەگەڵ حکوومەتی خودمختاری کوردستانی عێراق بەگشتی و پارتی دموکراتی کوردستانی بە شێوەیەکی تایبەتی بە وجودی هێناوە. ئەو پشتیوانەی کە KRG لەوێ حکوومەتی کوردستانی عێراق دەیدا بە حیزبی حاکم دێرە ئەو اعتماد بە نەفسەی بەوەی داوە کە تا ئەندازەیەکی زۆر ئەوانەی کە داخلی خودی تورکیەدا پەیڕەوی حیزبی یعنی پارتی دموکراتی کوردستانی عێراقن لەو بێدەنگی پشتیوانی دەکەن و دەزانن کە ئەلعانەکە مشکلەیەکی ئەساسی بۆ حکوومەتی هاتووتە پێشی و حکوومەت ناتوانێت تا زمانی انتخابات یا تا پاش انتخاباتێ باسی ئەو پرۆسەی بکاو یا قەدەم هەنگاو هەڵبگرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان بەڕێز دکتۆر عەباسی وەلی مامۆستای زانکۆی بۆ غاستی ئیستانبوڵی تورکیا. سپاس بۆ بەشداریتان و کاتێک شادتان هەبێ. سپاس بۆ زانیاریەکانتان.